فەرماندەی کەتایب سەید الشوهەدا هەڕەشەی تۆڵەسەندنەوەی چوار کوژراوەکەیان لە ئەمریکا دەکات کە 27 مانگی ڕابردوو لە هێرشی فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا بۆ سەر سێ بنکەی سەربازی و کۆگای چەک و درۆنەکانیان لەسەر سنوورەکانی سووریا و عێراق کوژران. ئەبوو ئالا وەلایی دەڵێ سوێندمان خواردووە تۆڵە دەکەینەوە. تۆڵەکەشمان لە ئاسمان زەوی و دەریاوە دەبێت نەک تەنها لە عێراق بەڵکو لە سنوورەکانی هەرێمی کوردستان، ئوردن، کوێیت و سعودیا ئەمریکیەکان دەکەینە ئامانج. دەمەنەوێت ئۆپەراسیۆنێک ئەنجام بدەین هەمووان بڵێن تۆڵەیان لە ئەمریکیەکان کردەوە. دەکرێت ئۆپەراسیۆنێکی جۆری و بەرفراوان بێت لە ئاسمان، لە زەوی، دەریا، با درێژایی سنووری عێراق و هەرێمی کوردستان لە هەموو لایەکەوە ئەنجام بدرێت. ئێمە ئێستا دەتوانین شەری ئەمریکا بکەین، نەک تەنیا لە عێراق بەڵکو لە سنوورەکانی سووریا، ئوردن، هەرێمی کوردستان، کوێت، سعودیا دەتوانین ئەم کارە بکەین. هێزەکانی ئەمریکاش بکەینە ئامانج. لە هەموو سەربازگەیەکی ئەمریکی نزیکین، سوێندی تۆڵەسەندنەوەمان خواردووە. ئێمە لە دەستەی هەماهەنگی لەنێو هەموو یەکەیەکی بەرگری هەڵدەستین بە ئۆپەراسیۆنی تۆڵەسەندنەوە. پێشوەختە ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا وەڵامی ئەم هەڕەشانەی داوەتەوە. چەند گروپێکی میلیشیایی جیاواز سەر بە ئێران لەوانە حەزبوڵڵا و سەید الشوهەدا ئەو کۆگاچەکانیان بەکارهێناوە. سەرۆک زۆر بەڕوونی وتوێتی ئێمە هەموو کات ئامادەین سەرباز و بەرژەوەندیەکانمان بپارێزین. ئەو میلیشیانەی سەر بە ئێران کە لە عێراق هێرش دەکەنە سەر سەرباز و بەرژەوەندیەکانمان ئێمە هەموو کات ئامادەین وەڵامیان بدەینەوە. پێشتریش سەرۆکی ئەمریکا فەرمانی هێرشکردنی بۆ سەر ئەو میلیشیانە داوە. هێرشەکانمان پەیامێکی ڕوون بوو بۆ میلیشیاکانی سەر بە ئێران. هیوادارم پەیامەکەمان گەیشت بێت. وا دیارە پەیامەکە وەک خۆی نەگەیشتووە. بەڵام وەزارەتی بەرگری ئەمریکا بێ ئەوەی ئاماژە بە ناوەڕۆکی پلانی داهاتوویان بکات دڵنیایی دەدات لەوەی هەموو کارێک دەکەن بۆەوەی خەڵک و سەرباز و بنکە سەربازیەکان و بەرژەوەندیەکانیشیان لە ناوچەکە بپارێزن. ئامانزە هێرشەکان لە ناوبردنی و هەڕەشە و بەرگریکردن بۆ لە خۆمان بۆ ئەوەی جارێکی دیکە و لە داهاتوودا هێرش نەکرێتەوە سەرمان. بە دڵنیاییەوە بەرپرسیارەتیمان لەسەر شانە بۆ پاراستنی خەڵکی خۆمان و بنکە سەربازیەکانیشمان. ناچمە ناو وردەکاریەکانەوە لەبارەی جوڵە سەربازیەکانمان و پلانەکانیان بۆ داهاتوو لە عێراق و سووریا. وەک دەزانین ئێمە ئەو بابەتانە لە میدیا باس ناکەین، بەڵام هەموو کارێک دەکەین بۆ ئەوەی دڵنیا بینەوە لەوەی خەڵک و سەرباز و بنکە و بەرژەوەندیەکانیشمان سەلامەت بن. وتەبێژی کۆشکی سپیش دڵنیایی داوەلەوەی جۆ بایدن کۆنگرێسی ئاگادار کردوێتەوە بە گوێرەی مادەی 2 دەستوری ئەمریکا سەرۆکی ئەمریکا ماف و دەسەڵاتی ئەوەی هەیە فەرمانی ڕاستەوخۆ بەکردەوەیەکی سەربازی سنووردار بکات بۆ پاراستنی خەڵک و بەرژەوەندیەکانی ئەمریکا. فەرماندەکەی کەتایب سەید الشوهەدا گوێ بە هۆشداریەکانی ئەمریکا نادات پشتی بە ئێران و بە دیاریکراویش دەرچوونی ئیبراهیم ڕەئیسی بە سەرۆککۆماری ئێران قایمە بە ئاشکرا باس لەوە دەکات بە دەرچوونی ئیبراهیم ڕەئیسی سەر بە باڵی توندڕەوی ناوبناژ و خوازەکانی وڵاتە میلیشیاکانی سەر بە ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهێز دەبن. نەریمان هەورامی، کوردستان 24.